بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە دەرفەتێکی نێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە هیوادارین کە ئەوەی لە ڕابردووە و لەو ئەڵقانەی کە پێشکەشمان کردوون بۆمان باس کردوون سوود و کەڵکێکی بەیەوە گەیاندبێ و زانیاریی پێبەخشی بن هەروەک لەم بەرنامەیە ئەمانەوێ کۆمەڵێک معلوماتی تر و زانیاری تر و دەرفەتێکی تر لە بەردەمەوەیە بکەینەوە بۆی لە بابەتێک پێکەوە ئاشنابین و لێرەوە گفتوگۆ لەگەڵ میوانە بەڕێزەکەمان بکەین و ئێوەش بەگوێگرتن و بینین بەشداریمان لەگەڵ بکەن و بە سەرنجەکان ئەکرێت دواتر ئاگادارمان بکەنەوە ئازیزان بابەتێک کە گرنگ و بەلامانەوە لەسەری هەڵوێستە بکەین و لەسەری ڕابوەستین و گفتوگۆی لەسەر بکەین لە ئەڵقەیەم جارەی بەرنامەکەتان بەرنامەی دین و دنیا بابەتی فقهی ئەولەویاتە یعنی ئەوەی کە لە ئایندا ڕێگەی پێدراوە ڕیزبەند بکرێت تەرتیب بکرێ و یەکەمین و دووەمین و سێهەمین و تا کۆتایی دابنرێ و ئێمە لە کاتی خۆیاندا پێیانەوە سەرقاڵ بین بزانین ئێمە لە ژیانی دینداریمانە لەم دنیایی کە تەمەنمان ڕێگەمان پێدا و دەرفەتمان لە بەردەما واڵاکە وەکو ئەرکێکی ئاینی پێویستە چی بکەین لە ئێستایا خەریکی چین کام شتە گرنگە کە ئێمە ئەمڕۆ پێویستە ئەنجامی بدەین سبەینێ پێویستە ئەنجامی بدەین کام شتێک گرنگە و کامە گرنگتر لەمەیە و پێویستە کامیان لە پێشەوەی ئیشەکان و ئەرکەکانمانەوە بێت کامیان پێویستە لە ئێستایا دەرفەتی زیاتری پێ ببەخشین و کاتی خۆمانی پێ ببەخشین ئەمە لە چوارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلامە و لە ژێر ناونیشانی فقهی ئەولەویات خۆی دەبینێتەوە ئێمە بۆ ناساندنی ئەم چەمکە ئاینیە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست کە زۆر گرنگە وا دەکا ئێمە ئەوەی ئەرکی ئێستامانە ئەنجامی بدەین نەوەکو بە هەندێک شتی لاوەکی دیکەوە کە گرنگ نین لەم ڕۆژەیە بۆ ئێستا خۆمان سەرقاڵ بکەین کە بەداخەوە خەڵکانێک لە ناو بازنە ئیسلامیەکەشە بەخۆی نازانێ ئاگای لە خۆی نییە سەرگەرمی کۆمەڵێک شتەکە ڕاستە باشن پیرۆزن بەڵام لەوانەیە گرنگترین نەبن گرنگترین ئەرکانێک بن کە لە بیرمان چۆ لە بیرمان کردووە ویان پشتگوێمان خستون ئێمە لەگەڵ بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخواز لێرە و لە چوارچەوەی ئەم بابەتەیە گفتوگۆەکەین مامۆستای بەڕێز بەخێر بێن سپاس دەکەم جەزاکەڵڵا دەرفەتی کە بە ئەستان خۆش بێ خۆی گەورە مۆفەقتان کە مامۆستای بەڕێز پێمان خۆشە لە ناونیشانی بابەتەکەمانەوە وەک ناساندنێک دەست پێ بکەین بزانین فقهی ئەولەویات چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين صلاة إخوة جنابتان ولسر جنبينران وبسران به بابتي فقه أولويات كلمة أولويات فقه خو يعني تيجيشتن كلمة أولوياتش جمع أولاية أو شيء أولاك ينزجر لقرآنها تولى زمان عربية پێوترێ اسمی تەفضیل و بە معنای شایستەتر و لە پێشتر دێ یعنی ئەجدەر و ئەقرب کە ئەڵێن ئەولەویات واتە ئینسانی موسڵمان تێبگا کام کار لە چاکەکان لە پێشترە بیان کە شایستەترە بیان کە و لە خراپ و تاوانەکانیش کامە لە پێشترە وازیان لێبێنێ دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە شتەکان جیاوازن خی پەروەردگار هەر دنیای وا دروست کردووە جیاوازیەک هەیە لە هەموو شتێکە و لە دینداریش حتمەن جیاوازی هەیە چاکەکان فەرز و واجب و سنەت و مەندوب هەیە خراپەکان کوفر و شرک و حرام و مەکروه و تاوان بەو شێوازە ڕیزبەندیان کراوە ئەمە دانانی ئەمانە بەم شێوازە بۆ ئەوەیە کە ئینسانی موسڵمان فێر بێ لە ژیانی بزانێت لە چاکەکانە لە چۆوە دەست پێکە و لە خراپەکانیشەوە خۆی لە کامەیان ئەپارێزێ دیارە وەکووتم بەدەر لە 11 ئاەتی کە وشەی ئەولای تایە لە قورئانە خۆی پەروەردگار هەمیشە لە قورئانە ئەیەوێت مسلمانان فێرکە حەسەن و ئەحسەن هەیە وقل لعبادي يقول التي هي أحسن وني جادلهم بالتي هي أحسن بنماي أم بابتي لبيشترينا كامشت لبيشترينا بيان كين فقهي أولويات لدقكاني قرآنا زور زورة الرونترين آية
کە ئەکرێتە بەڵگە بۆ ئەم بابەتە ئاەتی هەژدەی سوورەی تەوبەیە کە خوای پەروەردگارە فەرمی ئەجعلتم سقاية الحاج وعمارة المسجد الحرام كمن آمن بالله واليوم الآخر حتما خزمەتکردنی حاجیان و میوانانی ماڵی خوای پەروەردگار کارێک بۆ لەو کارە گەورانەی کە قوڕەیش فەخر و شانازیان پێوە کرۆ بە درێژایی مێژوو و ئیسلامی شێشتوێتەوە چونکە ئەوە کارێکی مرۆیی گەورەیە بەڵام خوای پەروەردگار ئەیەوێ بە قوڕەیش و بە هەموو موسڵمانەکان بفەرمێ بڵێ خزمەتکردنی حاجیانی ماڵی خوای پەروەردگار گەورەتر نییە لە کەسێک کە ئیمانی هەیە و جەنگ و جیهادەکە یعنی ئەوە لێوێ خوای پەروەردگار ئەوێ بە جۆمانە ئینسان لە بینی دوو کار و کردەوەیایە یەکێکیان خزمەتکردنی میوانانی ماڵی خوای پەروەردگارە کە کارێکی پیرۆزە بەڵام لەولاوە ئیمان و جەنگ و تێکۆشانە جەنگ و جیهاد و تێکۆشان دیارە مانایە گشتی هەیە و مانایە تایبەتیشی هەیە کەوابوو بنەمای ئەم فقهی ئەولەویاتە لە دەقەکانی قورئانە هەیە و تەنانەت جاری وایە ئینسان بە سروشتیش خۆی ئەمە جێبەجێ ئەکا لە ژیانی ڕۆژانەیە لەو ئیشانەی کەمەبەستێتی بەڵام ڕەنگ بێ خەڵکێکمان لە دینداریە لەم بوارەیە باش حاڵی نەبوو بێتین ئەوەی کە پێوترێت سەقافەی دینی یاخود فقه بە معنای تێگەیشتن و ڕۆشنبیریەکەی بێ ڕەنگ بێ خەڵکێک لە بابەتە دینیەکە لاواز بێ جینا مناڵێکیش بۆ خۆی زانێت کە بزانێت سبەی دووانەی هەیەشیان قورستر و لە پێشتر دەرەجەی تیابێنێ ئەگەر لە قۆناغەکانی بنەڕەتی خوێندنابێ حتمما سەعی لەوەیە ناکە خۆی ماندووەکە ینی خوای پەروەردگار هەر بە سروشتیش مرۆڤی وا دروست کردووە کە عەقڵی بەوەیە بشکێ سەلیقەی ئەوەی هەبێ کە بزانێت کامە لە پێشتر و زەرورترە بیکە لە چاکەکان و لە خراپەکانیش کامە خراپترە لی دوورکەوێت بەڵام مامۆستای بەڕێز ئەشێ خەڵکانێک هەبن کە سەرگەرم و سەرقاڵی شتانێک بن کە گرنگ نین بۆیە مەسەلەن ئەم فقهی ئەولەویاتە بە پێویست زانراوە یان مەسەلەن قورئانی پیرۆز ڕێنماییمانەکان نەکەن ئەوە بکەن ئاوا باشترە بە بێگومان وترا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموودەکە صەحیحە وتیان فڵانە ئافرەت هەموو شەوێک شەو نوێژەکە و بە ڕۆژی شا بە ڕۆژووە بەڵام زمانی خراپە لەگەڵ دراوسێکانە فەرمی هیە فی النار خۆ نەی فەرمۆچێ بۆ بەهەشت کەوا بوو ئەکرێ موسڵمانێک هەبێ ئینشاءالله خوا هەمومانە پارێزێ لە ئاگر بەڵام ئەکرێ ینی مسلمانێک هەبێ و لە عەسری زێڕینی ئیسلامەتی و دینداریش هەبێ کە عەسری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام شەو نوێژیش بکا و ڕۆژیش بگرێ بەڵام زمانی خراپ بێ و بچێ بۆ دۆزەخ جا مامۆستای بەڕێز ئەمە ڕامانە کێشێتە سەرەوەی ئایا هەموو کەسێک بۆ خۆی ئەولەویات دیاریەکە یان بۆ نمونە لایەنێک هەیە ئەم ئەولەویاتانە داڕێژێ و مەسەلەن بارودۆخێک هەیە ئەولەویاتەکەمان بۆ یەکلایی یەکاتەوە طبعا ئەولەویات ئەساسیاتەکانی هەموو لە ئیسلامە دیاری کراوە ئەمە زۆر گرنگە خەڵکی موسڵمان لەم خاڵەتێ بگەین دین چوارچێوەی هەیە لە چوارچێوەکەیشا ڕیزبەندی هەیە پابند بوون لەم چوارچێوەیە و لەم ڕیزبەندیە دینداریەکی جوان فێری ئینسانەکە تێکەڵاوکردنی میزاج و هەوا و ئارەزوو دیندارەکە تێکەیە ئێستا بۆچی خەڵکێکی موسڵمان گلەی لە یەکترەکەین ئەڵێن ئەو موسڵمانە ئەهلی جومعە و جەماعەت بوو ئەهلی حەج و عومرە بوو فێڵی لێکردم قۆڵی بڕیم لەگەڵ بڵێن خێزانەکەیە باش نییە ئیلا ئاخری ئەم دیاردانە و کارەکەی ئەوەیە ئێمە لە ناو دینداری خۆمانە زۆر جار میزاج و هەوا ئارەزوی خۆمان تێکەڵاو کردووە بۆیە زەرەرمان کردووە بەڵام بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەجلیسا دانیشتووە کەسێک پرسیاری لێ کردووە کام کار زۆر باش و پیرۆزە بیکەم فەرمێتی باوەڕبوون بەخوا یەکێکی تر لێی پرسیوە وتێتی کام کار باشە بیکەم فەرموویەتی نوێژ لە کاتی خۆی وانە یەکێکی تر وتێتی چاکەکردن لەگەڵ دایک و باوکتە ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێرە بۆ ئەم کارانی خستۆتە پێشتر ئەی الأعمالی ئەفضەل یا ئەحەب ئیبن القەیمە فەرمێ زانایانی ئێمە چەند بۆچوونێکیان هەیە لە پێشترینەکان هەندێک زانە پێیان وایە لە پێشترینەکان ئەوانن کە قورس بن لەسەر ئینسان بەڵام ئەڵێ ڕایە زۆر بەهێز نییە لە پێشترینەکان ئەوانن لەم کاتەیە خەڵک چی پێویستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە ڕەچاوی ئەمەی کردووە ڕەنگە ئەوانەش نەبن کە باداشیان زۆرترینە مامۆستا بێگومان بەڵێ یعنی لەم کاتەیە ئەم موسڵمانە پێویستی بەوە بۆ فێری ئەوە کرێ لەگەڵ دایکی باش بێ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی زانیوە یا بە وحی پێی وتراوە ئەم کەسە حاڵەتەکەی وایە یاخود پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتمەن کەسێکی زۆر تێکەڵاو بووە لەگەڵ خەڵکا و نەفسیەتی خەڵکی باش ناسیوە بۆیە لە کاتی دەستنیشانکردنی چاکەکانە ئەوەی پێوتوە و لە خراپەیشا هەروە لە کاتی ئاگادارکردنەوەی خەڵک لە خراپەیە لە شوێنێکا فەرمێتی دیرهەمێک ڕێبا بخۆی لە شیفشە زینا خراپترە
باشە لە شوێنێک ترا فەرمێتی خراپترین دز ئەو کەسێت دزی لە نوێژەکەیەکە حتمان کەسێکی بینیوە دزی لە نوێژەکەی کردووە فەرمانە دزی چۆن لە نوێژاکرێ فەرمێتی دزی لە نوێژە ئەوەیە کە ڕکوع و سوجودەکەی بەباشی نەبانی حەقی نوێژەکە نەیان فەرمێتی ئەوە دزیکردنە بڵێ بەڵێ مامۆستای بەڕێز ینی لەوانەیە کەسێک پرسیار بکە دین و ئەرکایەنیەکان هەمویان وەکو یەکن بۆچی مەسەلەن پێویست بکە شتانێک لە پێشەوە بوون و شت گەلێک لە دواترینەوە ئایا ئەمە ڕەوایی ئەدا بە ئەرکایەنیەکان ئایا لە دین ئاشتیوەمان هەیە ئەمە پێشە و ئەوە دوایە بە بێگومان مەسەڵەن بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەمیشە وەکوتم ڕیزبەندی و تەرتیبات هەیە بۆ کار و کردەوە چاکەکان و خراپەکانیش بۆ نمونە لە لای ئێمە ئیمان و عەقیدە لە پێش هەموو شتێکە يعني ناكر كسيك محمد شلتوت رحمة خوالي بكتابي الإسلام عقيدة وشريعة هي باشا عقيدة إنسان أجر عقيدة وبيرو باور دا مزراو بو دين داركيش كبيوتري شريعتك عقيدة ولا ضلو دروني أجي جير أبي إيماني بيتي بيرو تصوري بوي هي شريعتك هي كالرجانة أي بيني لا هل سكوتك الرجانة أجر أم عقيدة دا مزراو بو بيقومان هل سكوتك جوانا بيه بەڵام ئەگەر عەقیدە و بیر و باوەڕەکە دامەزراو نەبوو هەڵسوکەوتەکەیش ناشری نەبێ بۆیە خوای پەروەردگار لە قورئانە هەمیشە بابەتی ئیمان و عەقیدە و پەروەردەی تاچی پێش خستۆ چونکە ئەگەر تاکەکان پەروەردە بن ئەو کاتە خێزانیش بەختەوەرە بێ و کۆمەڵگایش کە پێوترێ خێزانی گەورە بەختەوەرە بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام کە هاوڵانی ناردووە بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام یعنی بۆ بڵاوکردنەوەی ڕەحمەت کە ئەڵێن خەڵکی ناردووە بۆ بڵاوکردنەوەی دین یعنی خەڵکی ناردووە بۆ بڵاوکردنەوەی ڕەحمەت چونکە ئیسلام ڕەحمەتە پیغمبر خوا علیه الصلاة والسلام كمعاذ ناردو بو يمن فرميتي فليكن أول ما تدعوهم إليه شهادة أن لا إله إلا الله فرميتي معاذ آوا خلقك پروردك جاري بي فرمو تو أجيبنا وخلقك أهلي كتاب دعاي فرميتي لشو دس بيكي معاذ جاري خلقك فيري يكتا پرستی و إيمان و بيرو باورك أمجا أجر بجويان كردي وبقسيان كردي أمجا بشو سر نوش أجر لويا بقسيان كردي أمجا بشو سر زكاة أما أولوياته أجر لزكاتك بقسيان كردي أمجا بشو سر بابتي الرۆژ و حەج بەو شێوازەی مەسەلەن ئەولەویات لە ئاستی تاکە لە ئاستی خێزانە لە ئاستی کۆمەڵگەیە ئایا مەسەلەن ئەکرێ کامانە بن ئێستا تاک مەسەلەن لە نمونەی ئەم ڕۆمانە بەچیەوە خەریکە و پێویستە خەریک نەبێ لە بەزنە ئیسلامیەکە یان لە ژیانە کە خۆی مەسەلەن لە چوارچەوەی ئەهلی ئیسلامە ئابینێتەوە ئایا خێزانێک ئایا کۆمەڵگە مەسەلەن ئەگەر چاوێک لەسەر تاک و خێزان و کۆمەڵگەی ئەم ڕۆمان دابنین ئایا لەم بابەتەیە تەواو پێکاویەتی لە ئەولەویاتەکانە یان گرفت و کێشەی هەیە طبعا بێگومان گرفت و کێشە زۆرە لە بواری دینداریەوە لە هەرسێ ئاستەکە یعنی تاک و خێزان و کۆمەڵگە ئەوەی کە پێویستە لە ئیسلامە ئەبێ ئەولەویەت بدرێ بە عیلم و بەرچاوڕوونی پێش ئەولەویەت بەکار و کردەوە بەس ئایا لە واقع ئێمە واین یعنی خەڵکیی زۆر هەیە 50 ساڵ لە نوێژەکە ڕەنگ بێت تا ئێستا نەزانی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین یعنی چی باشە ڕەنگ بێ خەڵکمان هەبێ ساڵانە چەند جارێک لەسەر یەک عەمرەی کردبێ بەڵام هیچ گۆڕانکاریەک لە ژیانیان ڕووی نەداوە بۆ چونکە بەرچاوڕوونی نەبووە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەفەرمێ من عمل بغير علم كان ما يفسد أكثر مما يصلح هەر کەسێک کە کار و کردەوەیە کە کا بەبێ بەرچاوڕوونی زەرەر و زیانی ئەو کار و کردەوەیە زیاترە لە قازانجەکەی یعنی خەڵکێک کە دینداریەکە وەکوتمان لەسەر هەسێ ئاستەکە ئەگەر بەرچاوڕوون نەبێ لەم دینداریەیە ئێتر ئەوە لە لا إله إلا الله کە خوای گەورە فەرمێتی فاعلم أنه لا إله إلا الله ئەگەر بەرچاوڕوون نەبێ علمی پێ نەبێ ئەو کاتە خراپەکەی زیاترە بێ لە چاکەکەی بۆیە لە ئاینی ئێمە ئەولەویەت بۆ علمە پێش عەمەل يعني بخلقك تيبقى لدينك إلى أساسيات دينك إلى جاران يعني أصل فرع دينك بزان دينك أصل فرع بوشي أربو أم أولوياته كما لبيشترى بناغكيتي أساسكيتي وكما تكميله أو إذا أنا وضروريات وحاجيات وكماليات أو بدر للدنيا لديني شاهية بترتيبات جاوازتل وبيغمر إخوة عليه الصلاة والسلام هر درباري أولويتي علم لبيشتري زانست و زانیاری و بەرچاوڕوونی فەرمێتی القضاة ثلاثة فەرمێتی ئەوانەی دادوەریەکەن لە نێوان خەڵکە
چێ ئەوە دایک و باوچێک بێ کە دادوەریەکە لە نێوان مناڵەکەی یا قازیەک بێ کە دادوەری لە بینی کێشەی کۆمەلگایەکە فەرمیێتی ئەمانە سییانن دوانیان بۆ دۆزە خەچنێ چێکیان بۆ بەهشت ئەوەی کە بۆ بەهشتە چێ فەرمی علمی هەیە و ئیشیش بە علمەکەیەکە علمێکی ڕاست و دروست فێر بۆ ئیشیشی پێەکە باشە علمەکە بۆ قازی بریتێ لە قانون یاسایە کە فێری بۆ دیارە قانون لای ئێمە بریتێ لە شریعەتەکە بەڵام ئەفەرمێ دوانەکەی تر یەکێکیان هەر علمی پێ نییە ئەهلیەتی علمی نییە و بووە بە قازی و دادوەر ئەوە بۆ ئاگرەچێ ئەوی تریشیان علمی پێیە بەڵام عملی پێ ناکە ئەویش هەر بۆ ئاگرەچێ بۆی ئەمە زۆر گرنگە لە پێشترین شت بۆ خەڵکی ئێمە بریتێ لە تێگەیشتنەکە لە شتی ترا زاناکانە فەرمونون ئەولەویەتی فەهم لە پێش حیفظەوە ئێستا ئێمە خەڵکێکی زۆرمانەیە قورئان خوێنە قورئانە خوێنێ و قورئان لەبەرەکە و نەس لەبەرەکە ئەوەندە نەسەی لەبەرە ئەوانە بەس ئایا تێگەیشتنەکەی وایە ئیبن مەسعود فەرمێ ڕزای خوای لێبێ فەرمێ ئێمە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قورسی قورئانمان بۆ لەبەرە کرا بەڵام بە ئاسانی ئەمان کردە عەمەل لە واقعەکەیە بەڵام فەرمێ خەڵکانێک پێیا بن بە ئاسانی قورئان لەبەرەکەن بەڵام بە قورسی ئیکەنە عەمەل بۆیە ئەوترێ بەعزێک ئەڵێن هەندێک خەڵکەیە مامۆستای قورئانە و قورئانیش بە خەڵکەڵێ ئەوانە بەڵام هەر لە عیبادەتی شخصی خۆیان نوێژی بەیانیان ناکە باشە برایەکەوی لە بەشی ناوخۆی لەلای ئێمە یەکێکمان لەگەڵا بۆ قورئانی هەموو لەبەر بوو بەڵام نوێژی بەیانیانی ناکرد هەر نەک بەیانیانێک و دوان و ئەوانەوە عوزر بۆ ئینسان ئەینیتەوە بە بەردەوامی نەیەکەن ئەمە کێشەیە بەڕاستی ئەمە تێکدانی ئەولەویاتەکانە ئەمە تێکدانە بەڵێ یعنی بۆ من بێم نەس لەبەرکەم دوایی لە ئیسلامە علم کەواتە مەسەلەن ئەگەر بە ڕوونی یان بە حرفی بڵین لە ئاستی تاکە ئەولەویاتەکان کامانن تۆ چیمان پێڵێ ئەڵێم ئەولەویات بۆ هەموو تاچێک بریتێ لە زانین و تێگەیشتن ئەمجار لەبەرئینی یان بەکشەوەیکی گشتی طبعا ئەمە بۆ هەموو بوارێکە بەڵام ئێمە کە باسی دینەکەین وەکو دین بۆ دینەکە طبعا لە چوارچەوەی علمەکەشا بۆ دینەکە بۆ دنیای شەر وایە ئێستا خۆ کەسێک بچێ داوای مۆڵەتی شۆفێری بکە هەتا دەورەیەک نەبینێ و چەند سەعاتێک سیارە لێ نەخوڕێ مۆڵەتی نادەنێ ئەڵێن لە هەندێک وڵاتە ئەوانەی زەواجەکەن مۆڵەتی زەواجیش هەیە باشە ئەڵێ ناکرێ ئەم کوڕوکچە بە تایبەتی خەڵکی ئەو زەمانە گەنجی ئەو زەمانە کە تەجربە و ئەزمونیان زۆر کەمە ناکرێ یەکسەر بیان خەیتە بواری خێزانیەکەوە بەرپرسیارەتیە چووکە دایک و باوکایەتی بەرپرسیارەتێکی گەورەیە تاوەکو دەورەیەک نەبینە مەبەستم یەک شت بوو لە چوارچەوەی علم و زانستەکەیە کە بەدەستی هێنێ هەیە بۆ نمونە مەسەلەن دیبلۆم و بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆر و هەموو ئەم قۆناغانە ئەوڕێ بەڵام لەوانەیە ئەم سەر و ئەوسەری قورئانی پیرۆزی نەکردبێ ئەولەویات بۆ کامیانە مەسەلەن ئایا لە وەرگرتنی زانستە دین و دنیایەکانیشە ئەولەویاتمان هەیە بۆ خۆی بە بێگومان طبعا ئەمە لە ناو زانستەکانی شازانەکانە فەرمونون زانستەکان فەرزی عین هەیە و فەرزی کیفا هەیە فەرزی عینەکەیش پێی ئەوترێ عینی کولی و عینی جوزئی هەیە فەرزی عینی کولی ئەوەی هەموو تاچێکی مسلمانە بێ بیزانێ وەکو پایەکانی ئیمان وەکو چۆنێتی نوێشکردن چۆنێتی خۆپاکردنەوە ئەوانە پاکردنەوە بە معنا گشتەکەی بڵین دوای فەرزی عینی جوزئیمان هەیە من ماڵم هەیە فەرزە فێری ئەوە بم چۆن مامەڵ لەگەڵ ئەم ماڵەیەکەم چۆن زەکاتەکەی لێ دەرەکەم ساڵانە بەو شێوازە کەسێکی تر ماڵی نییە ئەوە کاتە زانستی ئەوە فەرز نییە لەسەری کەوابوو عیلمەکەیش هەمووی پۆلیان کراوە لە ئیسلامە ئەمجا لە ناو عیلمەکانیشە زانایانی ئێمە ئەو خزمەتەی کە کراوە لە مێژووە زۆر ناوازە بووە خزمەتەکە یعنی دایان ناوە کەسێک کە بۆ نمونە سەرەتایەتی ئێمە ئاڵین بۆ نمونە بیر و باوەڕ پێویستە بخوێنرێ کەسێک کە سەرەتا بیر و باوەڕە خوێنرێ بێ پێی بڵێ چی کتێبەکە خۆ یەکسەر نابێتە ناو کتێبێکی گەورە ئەوانەوە کتێبێکی بیچووکتری بۆ دانراوە دواتر هەموو کراوەتە ڕیزبەندی ئاستەکانی ژیا کراونەتەوە یعنی لە ناو فەرزەکانیشە ئاستەکان ژیا کراونەتەوە لە ئاستی خێزانیە چۆن ئەولەویاتەکان تەقیم بکەین بەڵێ جارێ خێزان ئەولەویاتەکەی وێ جارێ بێ چۆن دروستیەکەی ئەمە زۆر گرنگە یعنی کوڕێک کچێکە بیر لەوە ئەکاتەوە بچێتە بڵین ژیانی خێزانیەوە پرۆسەی هاوسەرگیری بکە ئەبێ بزانێ ئەو کەسەی هەڵێ بژێرێ چێ ئەوەی ئەیکاتە دایکی مناڵەکانی و باوکی مناڵەکانی بۆ ڕەگەزی بەرامبەر پێویستە بزانێت چێ هەڵە بژێرێ ینی لێرەوە دەست پێکە لە هەڵبژاردنەکەەوە دەست پێکە دواتریش لە ناو هەڵبژاردنەکەیە کۆمەڵێک ئەولەوێتی ترمان هەیە ئایا کامە لە پێشترە
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمی کە زەواجەکەن لەبەر ئەم چوار شتایکەن بەڵام وریابن دینەکە پێش هەموو شتێک چونکە کە دینی هەبوو شتەکانی ترت بۆ حەلە بێ وردە وردە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ دینەکەی ئاگای لە سێیەکەی تریشە. بەڵێ مامۆستای بەڕێز ئایا هەمیشە ئەولەویەتەکان جێگیر و سابتن یان بە پێی ژینگە و بارودۆخ و زەمان و مەکان ئەکرێ گۆڕانکاریان بەسەردا بێ؟ دیارە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە فەرمانەکانی خوا ڕێنمایەکانی ئیسلام دوو بەشن بەشێکیان سەوابتن جێگیرنەوەنە ناگۆڕێ ئەوەی کە مەسەلەی ئیمان و عەقیدە مەسەلەی عیبادەت و تاعات مەسەلەی ڕەوشتە بەرزەکان ئەمانە جێگیرن یعنی ژیان هەرچی لێبێ ڕازگۆیی فەرزە بۆ ئینسانی موسڵمان ڕازگۆ بێ و فەرزە لەسەری دوور بێ لە ناڕاستی وەنی ئەمە لە هەر شوێنێک بێتر ئەمە ژیان هەرچی لێبێ چونکە ئەمە سەوابەتی دینە بەڵام ئەکرێ هەندێک شت بگۆڕێ یعنی ئەوەی کە پێوترێ متەغەیرات و ئەوانەی کە گۆڕانکاریان بەسەرادێ حتمەن خیتابی قورئان لە مەکەیە جیاواز بۆ لەگەڵ خیتابی قورئان لە مەدینەیە بەڵام ئەساسیاتەکە هەر وەکو خۆی ماوەتەوە بەڵام تەنانەت شێوازی ئاەتەکانیش لە مەکەیە ئاەتەکانی قورئان کورد بوون خوای پەروەردگار ئەو ئاەتانی ئەو سورەتانی کە پێیان وترێ مەکی کە دوو لەسەر سێ قورئانن ئاەتەکانی کوردن بەڵام سورەتە مەکیەکان ئاەتەکان درێژترن ئەوە لە ڕووی داڕشتنەوە لە ڕووی ناوەڕۆکیشەوە هەروایە کەوابوو حتمەن گۆڕانکاری هەیە و تەنانەت پەروەردەی پێغەمبەریش عەلەیهی سەڵاتو وەسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام تاوەکو لە مەکەیا بووە ئەولەوێتی داوە بە پەروەردەی شەخص پەروەردەی تاکەکان بەڵام کە چۆتە مەدینە گۆڕدراوە شتەکە چونکە دەوڵەت دروست بووە و خێزان دروست بووە و ئەو کاتە تر دەوڵەتەکەیش چەندەها بوار و فەرع و فروعی هەیە زانایانی هەروایان کردووە لە بواری متەغەیراتەکەیە لە بواری ئەو شتانی کە گۆڕانکاریان بەسەرا دەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەبێ کە لە عێراقا جۆرێک فتوای هەیە کە ئەچێتە ژینگەیەکی تر و قاڕەیەکی تر کە مەسڕە جۆرێکی تر فتوای هەیە بەڵام ئایا ئەسڵەکەی گۆڕێ و نەخێت دەستکاری ئەسڵ ناکرێ بۆیە هەڵەیە ئێستا ئێمە بین ڕنگ بێ بۆیە هەندێک خەڵک ئەم بابەتیان پێ قبول نەبێ فقهی ئەولەویات وازانن کە ئێمەڵین فقهی ئەولەویات دەستکاری ئەساسیات دەکەین هەخۆی مەکڵین فقهی ئەولەویات دەستکاری ئەساسیات ناکەین بەڵام ئەبێ ئینسان ئەوەنە سەلیقە و ژیری هەبێ بزانێ کە ئەم ئیشەی ئەوەی کە ئێستا ئایا بۆ ئەم کاتە ئەشێ حتا تەنانەت لە دەعوە و بانگەوازیشمانە ئایا مەسەلەن ئێمە کە قساکەین قسەکانمان ئایا بۆ هەموو خەڵکە یا بۆ جیرێکی دیاری کراوە یان بەو شێوازە مامۆستای بەڕێز ئێستا هەر لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵە ئیسلامیەکانیش با بڵێ یا موسڵمانان هەیە ئەولەویاتی خۆی بە داوا و بانگەوازەوە دەست پێەکە یا داناوە مەسەلەن هەیە بە جەنگ و جیهادەوە ئیبەستێتەوە دەست پێەکە هەیە بە شێوەیەکی تر مەسەلەن عەقیدە و ئیمان و ئەو بابەتانە کۆمەڵێکی تر لە ژێر ناونیشان و باەرکێکی ترەوە مەسەلەن دەستیان پێکرد و ئیلا ئاخری ئەمانە چۆن ئەکرێ مەسەلەن ڕێگەیان پێ بدرێیان کامیان دروستە و کامیان نادروستەوە ئایا پرسیارە گرنگەکە ئەمەیە ئەکرێ ئەم هەمووانە لە ژێر ئەولەویاتێکی هاو بەشدا کۆ بکرێنەوە طبعا هەر گروپ و ڕێکخراوێک جا ئەوە چ ناوی حیزب بێ یاخود ناوی ڕێکخراوە بێ کە ناوی خۆی ناوە ئیسلامی مادام ئەوەی پێوترێ لائحەکەی و بنەمای کارەکەی لە عەقیدە و ئیمان و ئەوەی پێوترێ پرانسیپ و زەوابیتەکانە پێچەوانەی ئیسلام نەبێ ئەم کەسە فەرزە ئینسانی موسڵمان خۆشی بی و هاوکاریشی بکا بە هەر شێوازێک بەڵام حتمەن ئێمە ئەزانین ئێستا لە عالەمی ئیسلامی نەکرد لە وڵاتی ئێمە خەڵکێک کە ئەولەوێتی وەکو جەنابەت فەرمیداوە بە کاری سیاسی پێی وایە لە ڕێگەی سیاست و پەرلەمانەوە ئەتوانێت گۆڕانکاری بکە کەسێکی تر ئەڵێ نا لە مزگەوتەکانەوە کەسێکی تر ئەڵێ لە دەرس و وانەوتونەوە کەسێکی تر ئەڵێ لە ڕێی جەنگ و جیهاد و قیتالەوە خۆ هەمووی هەڕاستە بۆیە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی ئەم فەرمودەی لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ بەردەوام لەناو ئومەتەکەی منە خەڵکانێک لەسەر حەق ئەمێننەوە طائفە یعنی گروپ و حیزبێک ئیمامی نەووی فەرمێ هەڵەیە بڵین ئەم حیزبە یەک یعنی چۆن ئەڵێ یەک شێواز هەوڵ و ماندووبوونیان هەیە بۆ ئیسلامەتی ئەڵێ ئەکرێ ئەمانە دابەش بن يعني بۆیە زۆر ئاساییە و خەڵکی موسڵمانیش فێری ئەمە بێ يعني زۆر ئاساییە من بۆ نمونە خەریکی داعوە و بانگەوازم زۆر ئاساییە
پێیشم وا بێ برایەکی ترم کە لە شوێنێکی ترەوە ئیشێکەکە لە ڕێگەی سیاسەتەوە ئیشەکە لە ڕێگەی جەنگ و جیهادەوە ئیشەکە بۆ ئیسلام مادام لە چوارچێوە دینیەکە لای نەداوە ئەبێ پێم وابێ ئیشەکەی من تەواوەکە نەوەک دژی من بێ بۆ ئێستا ئەبێ ئەم تێگەیشتنە جارێکی تر بێتەوە بۆ واقعەکە یعنی کە تۆ برایەکە بینی لە پەرلەمانایە پێت وانە بێ کە ئەمە ئیشەکە لە تۆ تێکەدا و ئەوانە مادام لە چوارچێوەی دینەکەیە و پابەندی حەڵاڵ و حرامە و خەمخۆریشە بۆ دین و بۆ ژینی خەڵکەکە ئەوە نەهاتۆ ئیشەکە لە من و تێک بە ئەوە ئەگەر چی سیاست لە وڵاتی ئێمە سەقەتە بەڵام بێگومان ئەوە هەموو تەکمیلی یەکەکەین ئیشەکان بۆیە یعنی زۆر زەرورە ئەمە تێ بگەین بەڵام ئێتر ئەم گروپە پێی وایە ئەو لەوێتەکە لەوەیە لە وانەوتنەوەی مزگەوتەکانەوە دەست پێ بکە لە دانانی کەناڵێکەوە دەست پێ بکە لە دروستکردنی ڕێکخراوێکەوە دەست پێ بکە لە دروستکردنی حیزبێکەوە دەست پێ بکە ئەوی تر پێی وایە پەنابەرێتە بەر جەنگ و جیهاد و هێز و خۆت و زبریەکی هەبێ بۆی دوژمن لێ بترسێ هەمووی هەڕاستە بەڵام ئێتر ئایا لەگەڵ واقعەکەیە چەندێک ئەگونجێن ئەمە گرنگە یعنی چونکە زاناکان فەرمویانە مەرج نییە هەموو عالمێک فەقیه بێ فەقیه ئەو کەسەیە زانەکانە فەرمون فەقیه ئەو کەسەیە نەک بڵێ ئەمە چاکە ئەمە خراپە لە نێوان چاکەکانە بزانێت کامە لە پێشترە بە خەڵکی بڵێ بە ئەمەیان سەرقاڵ بین و بیکەین کامە بخەینە قۆناغی دواتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لە سوڵحی حودەیبیە وای کرد کەلیمەی بسم الله الرحمن الرحیم سڕیەوە باشە ڕەسوڵ الله سڕیەوە یعنی ئەگەر ئێستا بۆ ڕەنگ بێ خەڵکێک لەیان کردای بە هەرە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئەماکە کە ناوی خوا ناوی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات و سەلام چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لەو قۆناغەیە ئیشی بەوە بووە سوڵحێک بکە هودنەیەک بکە ئاگربەستێک بکە کە سەرنجامەکەی فەتحی مەکە بووە سەرنجامەکەی ئەوە بۆ ڕێژەی موسڵمانان لە 2000 بۆ بە 10000 بۆ نمونە بۆ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام زۆر واقعانە بیری کردوێتەوە زۆریش ئاگای لە ئیش و کارەکان بوو بۆیە زۆر هەڵەیە ئێمە بە یەکتر بڵین هەڵەین ئەو تەکفیرکردن و تەبدیعکردن و تەفسیخکردنە زۆر هەڵەیە لەگەڵ خەڵکی موسڵمانە ینی من پێم وابێ موسڵمانێک لەبەری لە گروپەکەی منانی و لە ڕێکخراوەکەی منانی و لە کەناڵەکەی من وتار ناڵێ گومڕایە و بەڕاستی هەڵەیە ئەوی تریش هەروە ئەگەر وا بیکاتەوە ئەبێ ئێمە پێمان وابێ هەمومان ئەوەی کە پێوترێت ڕێکخرا و گروپە ئیسلامیەکان هەمومان تەکمیلەی یەکین و گرنگە لە یەکتر حاڵی بین بەڵام ئێتر ئەو پێی وایە واقعەکە ئەوە ئەخوازی بەڕێز نەچوونە ژێرباری ئەم تێگەیشتنەوە بەڵێ تێگەیشتنی ئەولەویات فقط لە ئەولەویات هیچ کێشێکمان بۆ دروستەکە بە بێگومان زانایان پێیان وایە ئەسڵەن ڕوخانی خەلافەت عینەمانی دەسەڵات لە لای موسڵمانان کە ئەوە و نزیکە بێتەوە لە سەدەیەک بەڕەسمیە جنا پێشتریش هەر وێران بووە بەڵێ نەمانی دەسەڵات و ئەوەشی پێوترێ عەسڵی تەخەلوف عەسڵی دواکەوتنی موسڵمانان وەکارەکەی ڕەشاونەکردنی ئەم ئەولەویاتە بووە و ئەوە وەکو دەسەڵات و خێزانی شەروایە خێزانی ژاری وایە کێشەیەکی خێزانیە لەسەر شتێکی زۆر بەسیط ڕەچاوی شتێکی زۆر سادە لە ماڵێکا گەورە بۆتەوە هەرایکی گەورە دروست ئاکی گەورە و جاری وای کێشەکان پێش 6 ساڵی خایاندووە هەر هینەکەیش دادوەرەکەیش حاکمەکەیش لێیان بێزار بوو دەیەگەر ئەمە شتێک یعنی فەهمێکیان هەبووە لە ئیسلامەتێکە و دیندارێکە ئەمە شتێک نی ئینسان بیکا بە کێشە بە بێگومان ئەوە بێگومانین هەرچی کێشەیە کە دێتە سەر خەڵک هۆکارەکەی تێنەگەیشتنە لەم بوارە وەکو مەرجع بۆ کێ بگەڕێنەوە بۆ دیاریکردنی ئەولەویاتەکە بەڵێ خۆی دیارە قورئان و سونەتمان هەیە بەڵامێتەوە قورئان و سونەتیش مەرج نییە هەموو کەس وەکو خۆی لێی حاڵی بێ ئەو کەسی کە پێویستە بۆی بگەڕێیتەوە پێویستە متمانە و بە دینەکەی هەبێ ینی خۆی نەفرۆشت بێ چونکە خەڵکێک ئەکرێ هەبێ ینی زۆر شارەزا بێ و بەڵام خۆی فرۆشت بێ فرۆشتنەکە لەبەر ترس و تەماحە ئەبێ علمی پێبێ و عەقیدەیشی هەبێ ئەمە ئەکرێتە مەرجع و زۆریش بەسیرەتیشی هەبێ چکە محەممەد قوتبە فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمیێ مەرج نییە هەر ئیخلاص کافی بێ بۆ موسڵمانان مسلمانێکی زۆر هەیە زۆر مخلیسە لە دینداریە زۆر مخلیسە لە داعوەکەیە بەڵام هیچی دیار نییە بۆ چکە بەسیرەتی نەبووە قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أم بصيرة خلشي مسلمان زوري بيوسا بصيرة يعني برشاورني أقابون لواقع واقع فقهي أولويات فقهي مقاصد فقهي توازن أم ناواني همو هي همو من بيوسمان بوي بلام آية بوشي أقرينا وأوكاتا حتما پیغمبری خو علیه الصلاة والسلام فرموویەتی تاوەکو بڕۆن ئەو کەسانە کەمە بنەوە ئەکرێ
ئەم کەسانە کەسێکی دیاریکراونە یعنی ئەکرێت لە بوارێکا بۆ نمونە لە بواری سیاست ها مجموعی خەڵکمانە بێ سیاست بەدیوە باشە و ئیجابەکەی خەڵکانێکمان هەبێ پسپۆر بن و پرسیار لەوان بکەین لە بواری فتوا و ئەنجا فتواکەش لە بواری فقها پرسیار لە جۆرە کەسێکەکەین هەروایش بۆ خۆی پەروەردگاری شەروای فەرموو فەسئەلوو ئەهلە الذیکری ئەهلی ذیکر لە هەر اختصاسێکا کەسانێک یعنی ناتوانین بڵێن ئێمە یەک مەرجعێکمان هەیە بۆ ئەم فقهی ئەولەویاتە بەڵام حتمەن ئەوەی لە ناو واقعەکەیە ئەبێ پرس بەو بکرێ بۆیە من زۆر بە هەڵەیە زانم گەنجێک مامۆستایەکی هەیە لە ئەنتەرنێتە مامۆستاکەی نەبینیوە لەگەڵیان نەژیاوە لەگەڵیان نەبووە کردێتی بە مەرجعی خۆی یعنی سێمە زۆر گەنجمانێڵێ من مەرجعەکەم فڵانە مامۆستای لەکوێ ئەم مامۆستایە نازانم کێشەکە کامەیە لەو بابەتەیە کە جەنابەت ئامادەی پێی لای ئێمە دین بە سەنەد وەرەگیرێ الئیسناد من الدین زانەکان فەرمیانە سەنەد یعنی چی یعنی من ئەم علمەی کە فێرێ بم ئەبێ بچمە لای مامۆستایە کە متمانەم بە علم و بە دینەکەیشی هەیە باشە کاتی خۆی لە ئەوەی پێوترا عسووری ذەهەبی لە تاریخی ئیسلامیە چرخە زێڕینەکان کە من چوون بۆ لای مامۆستایەک بخوێنم ئەڵێ لەگەڵ علمەکەی سەیری نوێژەکەی کردەوە مامۆستای نوێژەکەی چۆنە ئەوە دینەکەیەتی گەنجێک کە دێ لە ئەنتەرنێتەوە کەسێکە کا بە مامۆستای خۆی و ئەڵێم ئەوە مەرجعی منە و من شت هەر لە وەرەگرم ئەم مامۆستایی نەبینیوە لەگەڵیان نەژیاوە بە سەنەد شتی لێ وەرناگرێ لە واقعیشا لەگەڵیان نەبووە لە گەڕەکەیان نەبووە بزان ئایا دێ بۆ نوێژەکانی یان نایە ئایا لەگەڵ ماڵ و مناڵیا چۆنە وانە ئەکرێ ینی ئەسڵەن ئەم مامۆستایە ئایا ژینگەی ئێرە شارەزایە بە بێگومان یادی شارەزای ئیبن القەیم لە مەرجی موفتیە فەرمێ فتوادان بۆ شوێنێک بۆیە ئەم هەڵانە دروستە بن کێشەمان بۆیە بۆ دروستە بێ ئێمە زۆر جار مەرجعەکانمان لێ تێکەچێ ینی نازانین چێ مەرجعی خۆمانە ئەنی ئەم مەرجعە لە دوورەوە ناتوانێت ئەولەویاتەکان بۆ تۆ دیاری مەسەلەن لەوانەیە تێگەیشتێکی باشت بۆ دین پێ دروستکە ئەیشکەڵێ بڵێن لە ئەسەوابت تا شتێکت پێ ئەڵێ لە ثەوابت بەڵام لە ثەوابتیشان ناتوانانی دینی لێوەرن هەتا نەیناسی ینی جاری وایە خەڵکێک پرسیاری لێ کردو و تێتی جەنابل لەکوێ وتێتی من شوێنەکە خۆمە پێ ناڵم ئەمە دینی لێوەرە ناگیرێ قسە باشەکان ئەکرێ قسەی باشی کردو خەڵک لێ وەرگێ بەس تۆ بڵێ ئمە مەرجعی منە زۆر کێشێ هەندێک جاریش مەسەلەن لەژێر قسەیەکی باشە فتنەیەک مەسەلەن لە ئەشێت دروست ببێ ئەشێت کارەساتێک مەرج نییە هەموو قسەیەکی باش بۆ هەموو واقعێکیش بشێ وایە ڕاستە جەنابی مامۆستا ئێمە ئەگەر تۆزێکی تر ورد بینەوە بۆ ژیانی سادەی ڕۆژانەمان هەندێک جار هەندێک ڕەخنە لە یەکترەگرین بۆ نمونە مەسەلەن مسلمانێک حەجێکی ئەنجامدام ئەو وەکو واجبێک ئەرکێتی مەسەلەن حەجێک ئەنجام بدە بەڵام سێرەکەی لە دوای حەجی یەکەمین نۆی تریش ئەنجامەدا یان مەسەلەن چواردەی تریش ئەنجامەدا ئەڵێن فڵانە کەس 15 حەجی ئەنجام داوە یان بەلایانی کەمەوە ئەڵێ 3 حەجی ئەنجام داوە 2 حەجی ئەنجام داوە مەسەلەن بەدەر لەوە عەمرە باشە سونەتێکە جارێک دوو جار ئەنجامیەدا خۆ ڕاستە مەسەلەن گەر بۆت بلوێ ئەکرێ زیاتریش بەڵام هەندێک جار ڕەخنەی لە ئەگیرێ یعنی ڕەخنەی لەمانە ئەگیرێ بۆچی ئەوەندە عەمرە بۆچی ئەوەندە حەج لە کاتێکا مەسەلەن دەیان هەژار لە بن باڵێتی لە گەڕەکەکەیەتی لە شارەکەیەتی لە وڵاتەکەیەتی مەسەلەن کەسێک هەڵەسێ مزگەوتێک دروستەکە ئەمە ئەرکێکی پیرۆزە باشە مەسەلەن لە گەڕەکێکە سێرەکەی لە بەتەنیشت ئەوە چەند سەد مەترێک لە وڵاتر کە هێندە دوور نییە مەسەلەن مزگەوتێکی گەورەی دیکە دروستەکرێ هەندێک جار ڕخنە لە ئێمە ئەگیرەیان ئەمانە ڕخنیان لێ ئەکەوێتەوە بەوەی کە پێویست نییە ئەمە لە پاڵ ئەوەیە مەسەلەن 10 حەجی تر لە پاڵ حەجی یەکەمە مەسەلەن ئەشێ ئایا ئەولەویات لەمانەشە مەسەلەن جێ ئەکرێتەوە ئایا ئەم ڕخنانەی کە ئەیگیرێن لەم چەند دووبارە بوونەوەیە مەسەن بۆ بەدەستێنانی چاکە بەبێ ئەوەی ڕیزبەندیەک ئەولەویەتێک لە بەرچاو بگیرێن ئایا ئەم ڕخنانە لە جێی خۆیەتی یانە طبعا ڕخنەکان دوو جۆر کەس ڕەخناگرن جۆرێکیان کە هەر خۆی دینی نییە یعنی دوو لە ڕووی جەنابتان ئەتر تۆ هەرچیەک بکەی ئەوە ڕخنە لێگرێت چونکە خۆی باوەڕی بە ئیسلام و بە دینی ئەمە دیارە ینی مەبەستێکی باشی نییە مەبەستێکی باشی نییە ئەمە حتمما ئەو قسانە ڕەدەدرێنەوە ئەگەر جاری وای ڕنگ بێر پێویست بە ڕەدیش نەکات چونکە خۆی کەسەکە دیارەکە بۆچی ڕەخنەی گرتووە ئەو خۆی باوەڕی بەدین جۆرێکی تر خەڵکێک کە ڕەخناگرێت دڵسۆزە لە ئیشەکەیە بۆ نمونە من ئەم ڕەفیقەم دە ڕەمەزان عەمرەی کردووە ئێبراکەشی فەقیرە عەمرەی نەکردووە یەخۆ عەمرەی یەکەم واجبە لە مەزهەبی خۆمان ناولای زۆرێک لە زاناکان عەمرەی یەکەم واجبە من ڕەخنەی ئەوەی لێگرم بڵێم باشە تۆ ڕەمەزانێکیان مەچۆ بیە بە براکەت با براکەش عەمرەکە بکاو لەسەری لا بچێ و ئەوانە ئەم ڕەخنەیە زۆر لە ژێوە ئەبێ ئەو برایش قبوڵی بێ چونکە ئەمە دڵسۆزیە بۆی
دوای ابن تەیمیە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ جنسی جیهاد باشترە لە جنسی حەج خۆ حەج ڕوکنەوە نیە لە پێنجەکەی بەس خۆ جیهاد لە پێنجەکە نییە بەسە فەرمێ بە شێوەیەکی جیهادیش بە معنە عامەکەی جەنگ و جیهاد و خەبات و هەوڵدان بۆ دینی خوای پەروەردگار ئەفەرمێ ئەمە باشترە یعنی بۆ نمونە من ئەزانم کە هەموو دەعمرم کردووە بەڵام ئەو برانیشی کە دەعمرە و ئەوانە ئەکەن ئاگایشیان لە فەقیر و هەژار زیاترە لەوەی کە عامرە ناکە ئەوەش بزانین بە عام وایە ئەوە بە ئەوەش بڵین بەڵام ئەکری یعنی لێرە ئەم برایە ئەوێ ئەمساڵ بچێ بۆ عەمرە بەڵام ئەزانی ئەم دەنگی قورئان و سنەت و کەناڵانەی کە دینی خوای پەروەردگار پەخشەکەن پێویستی بە ئەم پارەی ئەمە ئایا کامیان باشترە لەم کاتەیە ئەها بۆی ابن تەیمیە فەرمی جنسی جیهاد و دەعوەکە باشترە لە جنسی حەج و عومرەکە و لە هەندێک شوێنیش بۆ مزگەوتەکەیش هەروایە یعنی لە هەندێک شوێنە ئەو خەڵکی گەڕەکە هیچ پەشیان لەسەر دروستکردنی ئەم مزگەوتە نەکەوتووە بۆچی مزگەوتەکە دروست کرێ بە خانوویەک دروست کرێ بۆ ماڵێک یان ئەسڵ لە دەیەکە دروستکە مزگەوتی تیان هەبێ بەڵێ باگەڕەکەی خۆشت نەبێ بە بێگومان شوێنێک کە مزگەوتی تیانە یان جاری وا هەیە ئەو شوێن و مەقامە پێویستی بەوەیە مزگەوتێکی بۆ دروست کرێ بۆ نمونە دۆنمێک بێ ئەمە سێ دۆنمی بۆ دروستەکە ئەگەرشی ئەوە بۆ بیرکردنەوە لە ئایندەوە ئەوانە ئەوە نیەتەکەی ئەزانێ بۆ یەکری ئەم ڕەخنانە زۆر لە ژی خۆی بێ مادام کەسەکە بە دڵخۆشی پێڵ ینی زۆر تەبیعی بە کەسە بڵکە ئەم پارێمە کە مزگەوتۆبی بەم پرۆژەی تر و ئەم موسڵمانە بۆ خۆیشی موسڵمانی باش هەمیشە بیر لەما کاتەوە بۆیە ئەمە ڕۆژانە پرسیارێکە من و تۆ و دەیان موسڵمانێکین من ئەم خێرەم هەیە باشە من وعداوە ئەم سەری مانگە کەم و چە وەرگرم 100,000 بکەم بەخێت یەخۆ ناکری یەکسەر ئەم خێرە بکەمە بێ بیرکەمەوە بزانام ئەم خێرە ئەدەم بەچێ ئەولەوێت بۆ چێ اینجا ئایا لێرە ئەیدەم بە شەخصێک یا ئیکەم بە وەقفێک وانە یا ئیدەم بە دەستگایەک بزانی لەوێ چێ پێویستی پێیەتی یعنی بە پێی پێویستیەکانە بۆ ئێوە کوتم یعنی ئەکرێ لە شوێنێکە خەڵکێک پێویستی بەو پارەی تۆ بێ زۆر زەروترە لە مزگەوتەکە جەمال مۆستا ئەمە ئایا بە قەناعەتی شخصی ئەم بابەتێک لە یەکرێتەوە بۆ منە کەسێک ئەڵێ وانە مەسەر من قەناعەتم وایە مەسەلەن هەر بۆ مزگەوت باش و لێرەشا دروستیکەین ئەکرێ دین قسەی لەم مەوزوعانەیە هەبێ لە چوارچەوەی فقهی ئەولەویات بە بێگومان حتمما لە خەرجیکردنا لە ئینفاق و لە بەخشینە حتمما هەمیشە بۆچی زەکات هەیە و سەدەقە هەیە ئەوە حتمما هەر بۆ ئەوەیە بۆیە نەوعەکەیش هەر وایە ئەم کەسە کە ئەوێ ئەم پارێ بکاتە خێرە بێ بزانێت لەکوێیادایە ناو جێ خۆی ئەگرێ بەڵام هەندێک جاریش بۆ خۆی شخصەکە وەکو سەلیقە ئەزانێ یعنی بۆ ئێمە زۆر جار ئەوەمان هەیە خەڵکێکەڵێ من وعدماوە کە ئەم خێرە بکەم بەڵام تەماشاکەم دراوسیەکەم پێویستی پێێتی وانە ئەمە هەر بۆ خۆی هەستەکە لێرە ئەولەوێتێک هەیە لە پێشترینیەکەیە چونکە ئەم هەموو ئاەت و حەدیسە کە باسی دراوسەکەن خزمەکەی پێویستی پێێتی براکەی پێویستی پێێتی بە بێگومان بەڵێ مامۆستا بابەتێکی تر کە ئەم تێگەیشتنی پێویستە بۆ لە بەرچاو بگیرێ ظاهر و باتنی کەسەکانە تاکەکانە مسلمانانە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە ڕووکەشە ئێمە سیمایشی ئیسلامی مان هەبێ چۆن بکەین باشە چۆن نەکەین ئەولەویات بۆچی باشە مەسەلەن لە چوارچەوە دین و ئیلتیزاماتەکەیە و باتنەکەش بە هەمان شێوە مەسەلەن چۆن بکەین بەڵێ بێگومان یەکێک لەو هەڵانەی کە زۆر باو لە ناو خەڵکە فەرامۆشکردنی لایەنی ڕۆحی و ئیمانی و باتنی و نهێنیەکەیەتی گرنگیدانێکی زۆرە بە مادیات ئەوە کە باڵی کێشاوە بەسەر خەڵکا بۆیە لایەنەکانی تریش لاواز بوون بۆیە لە ئیسلاما گرنگە لە کاتی پەروەردەکردنە ئەم کەسە چۆن پێڵی ڕدێندان دانان ڕیژدانان سونەتە یاخود فەرزە لای زۆربەی زانەکان ڕیژدانان واجبە ئەبێتیشی بگەیەنی پاکردنەوەی ناخی لە پێشەمەوەیە بەڵام ئێتر ناکرێ کەسێک کە ڕیشی هەبێ خۆی بە خەڵکێکە ڕیشی نییە پێ باشتر بێ وەکو من و تۆوانە ئەمە زۆر هەڵەیە لە دینداریە ئەبێ من دوعا بکەم بڵێم خوایە لێم قبولکە چکە ئەکرێ من ڕیشم هەبێ و ڕیایەتی هەبێ ئەو کاتە ماڵم وێرانە بێ ئەمە معنەیەوەنی بەرامبەرت کە ڕیشی نیە لە باتنە زۆر زۆر باشتر بێ ئەکرێ مەسەن کەسێک ڕیشی نەبوو و نوێژی بەیانی کردووە و زۆر باشتریشە لەگەڵ ماڵوم ناڵێ ئەویش ڕیشی نوێژی بەیانیشی نەکردووە و زۆر خراپتر بوو بۆیە ئەمە کەواتە ئەولەویات بۆ کەمیانە بۆ هەردووچیانێ ماڵی هەردووچیان بکە بەڵێ باشە ماڵی ناخت خاوێن کەرەوە ناخت هەمیشە پاک بێ دڵ و دەروونت پاک بێ قسەمان لە هەموو مهمە بەڵێ بەڵام بڵێن ئەمە لە پێشترە حتمما ئینسان ناخی خۆی خاوێن کاتەوە لە پێشترە
فەرزێک جێبەجێکە لە واجبێک ناخی وای لێ بکە ڕیش بە بێگومان وای و لە زۆر بواری تری شاوایە نەک جوانی وای لێ بکە ڕێزم بۆ جەنابتوو بۆ مسلمانە بە ڕێزەکان هەیە ڕیش بێڵێتەوە یان احتیمالی جوانی بێ احتیمالی هەیە ڕیابێ هەندێک جار احتیمالی هەیە مەسەلەن پێی عیب بێشتەکە بڵێ عیب بە مامۆستای ئاینی ڕێژی ئەگەر بە تەرتیب و ئەولەویات بوو توی کێشە نابێت بە بێگومان ببيغمان ألميا أمامنا إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم يعني ولا إلى أموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم كواتا أولويات بو قلوب وأعمال أما بويا بيغمان صلى الله عليه وسلم ما يفرموا حتما خرجي كبون زور خريجي دي دروي خويا عمون زور خريجي مال وسامان وثروتي عمون فرمي خويا جورا سيري شكلو شواستان ناكا سيري مالكت ناكا سيري ناختكا بويا جرينجا يعني جرينجيك بلا پروردگار خومان وخلچي شا جرينجيشي باش دين بلاياني الروحي وإيماني خومان ما كنتم بتايبتيش لو ڕۆژگارێکە ئەو لایەنە زۆر لاواز بووە بڵێ هەروەک جەنابی مامۆستا لە تەیسیر و تاسیریشە ئەو بابەتەمان هەیە لە ئاسانکاری و با بڵێن بە توندگرتنە گرانگرتنە مسلمانێک تا مسلمانێک تر کۆمەڵ و گروپێک ژینگە و ژینگەیەکی تر مەسەرەن زۆر منافەسە و مفتیەکی تر ینی قسەیان لەسەر ئەمە هەیە ئەولەویەت بۆ کامیانە چۆن بکەین بۆ مەوزوعانە زۆر جار خەڵکێکی مسلمان پێی وایە ئەگەر شتەکان بە قورسی بگرێیان فتوای قورس بکە ئەوە کارێکی باشی کرد بەڵام ئەمە پێشەوانێکی زۆر مهمە مادام هەردوو شتەکە شەرعی بێ ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين إلا اختار أيسرهما ما لم يكن إثما پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە هەردوو کارێکە سەرپشک کرابێ کامیان ئاسانتر بۆ ئەوی هەڵبژاردووە ئەوە بین ئەمرین بۆ دین و بۆ ژینی يعني زۆر گرنگە ئینسان فێری ئەمە بێ لە دینداری و لە ژیانداریشە فێری ئەوە بێ دوو ئیش لە بەردەم تا کامیان ئاسانترە و لەگەڵ طبیعەت و سروشی تۆیە ئەگونجێەوە مالەم یەکسەلەم ینی ئەولەویەتەکەی بۆ دیاری کردووی بەوەی کە فەرمیەتی کامیان ئاسانترە ئەویان بگرەبن بۆیە مەرجنیە ئێمە هەمیشە فتوای قورس و قورسکردن و ناڕەحەتکردنی خەڵکمان پێ دینداری بێ ئەو بەڕاستی هەڵەیە بەڵام مالەم یەکون ئیثمەن کە ئەڵێن ئاسانکاری مانایوانێ دەستکاری حرامەکان بکەین چونکە ئەمەش بەخۆی گرفتە يعني جاري ويا مسلمانك أو نوتي آسان كاري شرعة بيت ولا شوال بارك الله فيك لا شوال شرعة بداناني أو قيدة بالله ما مستبرس كمان كم أو بابتكش زرتر هلا يجري وفراوانا إما بتشينا أوبر بمعنى أوي مثلا لبرانبر عبادة وشاك وصدق وبخشين والتزامات وكاري خيرة كاري شر وخلافة كاريش مان هي آية فقهي أولويات أشيت أوبريش ما بيقومان چۆن لە تاوانەکانیشە حتمما وەکوتمان تاوان هەیە ئینسان لە بازنەی ئیسلامە باتە دەر تاوان هەیە تاوانی گەورەیە بەڵام ئینسانی پێ کافر نابێ هەر لە دایرەی ئیسلامە ئەمێنێتەوە تاوانیش هەیە لەگەڵ دەستنوێژەکەیە کۆتایی پێدێ ڕەنگ بێ کەسێک نەزارێکی حرامی کردێ و چەند بارەی نەکرد بێتەوە قسەیەکی خراپی کردبێ قسەکەی نەگەیشت بێتە دەرەجەی گونا کە نیوەڕۆ دەستنوێژی شۆر یا ئێوارە دەستنوێژی شۆر خوای گەورە لێ خۆشە بێ بەسەگە تاوانی گەورە بوو دڵی دایک و باوکی ێشان بوو خۆمە خوای گەورە لێ خۆش نابێ عقوق الوالدینەیەکە لە تاوانە گەورەکان لە دایکی تووڕەبووە لە باوکی تووڕەبووە قسەی پێوتون دڵیانی شکانەوە ئایا ئەمە نوێژ خوا لێ خۆشە بێ بێگومان نەخێر ئەبێ بچێت دڵی دایک و باوکیان چاک کات و ڕازیان کاتەوە جا گرفت لەوەیە لە دایک و باوکی تووڕەبوو و خراب و ئێستا مردوون ئەگەر چی زاناکان بۆ ئەمەش قسەیانە لە زۆرترین دوعایان بۆ کابووی کە خوای پەروەردگار لێی خۆش بێ و هەندێک تاوان هەیە ئەبێت تەوبەی تایبەتی بۆ بکە ئەمجا خوای پەروەردگار لێی خۆشە بێ دواتر ئێمە خەڵکمان هەیە ئەگەر لە ڕیزی یەکەمانە بێ لە نوێژی جومعە و جەماعەتە خۆی بە تاوانبارە زانێ بەڵام لە بازاڕە ڕیباخوا ئێمە وتمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی درهەمێک ڕیبا لە 6 زینا خراپترە و احتیمالیش هەیە ڕۆژێک لە ڕۆژان ئامادە نەبێ بە عەمدی نەزەرێک بکە بەس لەولاوە تاوانە گەورەکەی تر کە ڕیبایە و بەخۆشی نەزانی و جاری وای پێشی وتراوە کە ئەمە تاوانە بەڵام گوێی لێ نییە خوشێکی بەڕێز ڕەنگ بە پرسیارەوە بکا بڵێ من ئەم شەو نوێژەکەم وا کردو ئەم پرسیارەمان زۆر لێکرێ ئەم شەو نوێژەکەم وا کرد ویترەکەم یەکەم جا کرد دواتر ئەوەم کردو ئەوانە خۆش شەو نوێژ نێشی کە هێر گونەحبار نابی چونکە سونەتێکی گەورەیە ئەوانە بەڵام دوای کە سەیرێکی ئەم خوشکە دوو کچی هەناوەتە دەرەوە خۆشی پۆشتە بێ و تەمەنێکی هەبێ جلوبەرجی جوولەکەیان لەبەرێت تۆ جارێ ئەمەیان حەلکە هەروات لە شەو نوێژەکە بێنە ئەمەیان حەلکە یاخود ئەڵێ شەو نوێژەکەم و سەیری فیلمی خراپەکەم ئەبێ ئایا ئەم سونەتە ناکەم بەس واز لە خراپەکە ئەێنم و ئەوەی کە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بووە هەروە بووە خۆ کەسەکە لە شەو نوێژ و ڕۆژوایش عیبی نەبووە مافرەتە بەڵام لە زمانی خراپ بووە زمانی بە خراپە گێڕا بۆیە لە مەسەلەی تاوانی شە هەروایە هەمیشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێتی
ئەلا ئونەبیئوکم بئەکبەری الکەبائر فەرموویەتی پێتان بڵێم گەورەترینی تاوانە گەورەکانە کەوابوو لە ناو تاوانە گەورەکانیشە ئەکبەر هەیە ئەکبەر هەیە و ئەزغەر هەیە بەو شێواز بابەتێک کە زۆر گرنگە بۆی بەسەریە یا بەسەرمانە تێنەپەڕێ ئەولەویات لە وەلا ئوبەرا و خۆشەویستیە ئەمە چۆن بکەینیانی لە ژیانی ڕۆژانەمانە هەم لە چوارچەوەی ئیمان و عەقیدەیە وەلا ئوبەرا ڕوبەڕوومانە بێتەوە هەم لە چوارچەوە کۆمەڵایەتی و ژیانی ڕۆژانەمانە ئەولەویات چی بێ باشە هەر موسڵمانێک کەوتی لا ئیلاهە ئیلا الله پێویستە بزانێت چی خۆشەیە و ڕەخشی لە چێ احتیمالی هەیە خەڵکی بەتەمەن هەبێ کە 5 فەرز لە مزگەوتە و لە ڕیزی ئەوڵ و ئەوانەیە تا ئێستا فێری ئەوە نەبووە ڕقی لە زاڵمێک بێ ئێمە زۆر خراپە بۆ قیامەتی ڕنگ بێ بەسەرۆکی خۆشی بزانێ هەندێک جار یا بەڕقی لە مسلمانێک بێتەوە ئەشێ ڕقی لە مسلمانێکیش بێتەوە کەەوە زۆر هەڵەیە بەڕاستی یعنی ناکرێ من لەبەر ئەوەی جاجاری وایە خۆشەویستەکە لەبەر شتێکی حرامیشە ئەم گرفتە کە زۆرە لە ناو خەڵکە ئەم کەسە کە پێی ئەڵەی بۆ ئەم زاڵمەت خۆشەوێ ئەم تاغوتت خۆشەوێ بۆ خۆشەویستیت بۆ یا بۆ دەنگی پێ دەیکە ئەمە حرامە لە ئیسلامە ئینسان دەنگدا بە زاڵمی ئەگەر موسڵمانیش بێ جۆرێک لە وەلا بەڵێ باشە ئەڵێ لەبەرەوەی معاش مەداتێ دوایش کە بیرەکەیتەوە معاشەکەیشی بە شێوازی ناشەرعی ینی دوو جار قوڕی کردووە بەسەریە وەلاعت بۆ کەسێک هەیە موچەی حرام تەداتێ ئەمە بەڕاستی زۆر گرفتە بۆیە هەر کەسوتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله پێویستە بزانێت چی ئەکاتە دڵێەوە چی خۆشەوێ و ڕقشی لە چێ زانایان فەرمویانە سەیری قەرەباڵخی مزگەوتەکان مەکەن باشە ئەوە زانانی سەلەف سەیری ئەوە بکەن ئەو خەڵکی کە ئەچێ بۆ مزگەوت چی خۆشەوێ و ڕقی لە چێ و عەبدوڵای کوڕی عومەرە فەرمی ئەگەر هەموو تەمەنم لە سەجدەیە بم هەرچی ماڵیشمێ عەبدوڵای کوڕی عومەر لە ئەخیری تەمەنیا زۆر دەوڵەمەند بووە فەرمێتی هەرچی ماڵیشمێ بیبەخشم بەڵام دۆستانی خوام خۆش نەوێ و ڕقم لە دوژمنانی خوا نەبێ بە تەمای بەهەشتیم خی گەورە لێم قبول ناکە زۆر سپاس ئێمە کاتمان نەماوە بۆ بچینە زیاتر لە وردەکاریەکان انشاءالله دەرفەت هەبوو لە کاتێکانی ترا قەرەبوویەشانەوە زۆر بەڕێز مامۆستا سەربەست جەباری بانخواست کاتمان گرتی و ماندوومان کردی زۆرزیێتان کێشە سپاس بۆ هاوکارانم بۆ بینەر بەڕێز و خۆشەویستەکان تاڵقەیەکی تر پێتانەگەینەوە بەختەوەر بژی